تەیەموم چییە؟ لە قورئانی پیرۆزدا لە دوو سوورەتدا، لە سوورەتی ئەنیسا ئایەتی 43 هەروەها لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 6دا بە درێژی باسی تەیەموم هاتووە. تەیەموم لە 4 حاڵەتدا دەکرێت. خوای پەروەردگار هەر 4 حاڵەتەکەی لە سوورەتی ئەنیسا و سوورەتی ئەلمائیدەدا دیاری کردووە. یەکەمیان ئین کنتم مەڕضا، کاتێک کە ئێوەی ئیماندار و مسلمان نەخۆش کەوتن، تووشی نەخۆشی بوون، بەڵام هەموو نەخۆشیەک نا، ئەو نەخۆشەی کە نەیدەتوانی ئاو بەکار بێنێ. هەر نەخۆشیەک کە بەجەستەی تۆوەیە منعی بەکارهێنانی ئاوی لێ دەکردی، نەیدەهێش کە خۆت بشۆی بۆ لەشگرانی یان دەستنوێش هەڵگری بۆ نوێژەکانت، لەم حاڵەتەدا تۆ تەیەموم دەکەی. دووەمیان ئەو عەلا سەفەرین، کەسەکە لە سەفەر بوو، بەڵام لە سەفەرە ئاوی دەست نەدەکەوت. ئەینا تۆ لە سەفەری شای کاتێک کە لە شوێنەکە لا دەدەی ئاو شوێنی دەستنوێژ و خۆشۆردنی لێ و ئاوی گەرم هەیە لە زستانە، هیچ کێشەیەکرد نییە، ئەو سەفەرە نا. لە سەفەردا بووی ئاوت دەست نەدەکەوت، یان لە سەفەردا بووی ئاو هەبوو بەڵام شوێنی ئاوەکە مەترسیدار بوو. ئەو کانی و ئاوەی کە لێتەوە نزیک بوو دیار بوو، بەڵام ئەگە بچووە لەوە چێت ڕندەیەک شتێک پەلاماری بدایتایە، لەوە چێت ترست هەبووە ئەو ناوچەیە مین ڕێژ کرابێ و تۆ شارەزانەبی و مینێکت پێدا بتەقێتەوە، لەوە دەترسای ئەگە دوور بکەوێوانەیە کەسانی خراپ لە نزیکەوە ئاوە بن. لەم حاڵەتەدا وەکو نەبوونی وایە لەو سەفەرەدا کە ئاوت لانیە یان ئاو هەیە و بە مەترسیەوە دەست دەکەوێت، تۆ بە دەستنوێژ و خۆشتن تەیەموم بەکاردێنی. ئەو جا ئەحەد منکم من الغائط، یان کەسێک غائط لە قورئاندا بمانەی شوێنێکی نزم، کەسێک لە تەوالێت هاتەوە، کەسێک دەستی بە ئاوگەیاند. قورئان ئەوەندە پڕ ئەدەبە، خوای پەروەردگار وشەکانی ئاوا بەکارهێناون. کەسێک لە شوێنێکی نزم هات، واتە لە سەر ئاوەوە هاتەوە کە لە سەر ئاو بوو دیارە دەستنوێژی شکاوە، پێویستی بە دەستنوێژ تازەکردنەوە بوو، ئاویش نییە. چوارەمیان ئەو لامەستم النیساء، کەسێک لەگەڵ خێزانەکەیدا کۆبەوە. قورئان هەموو ئەو وشانەی پڕ ئەدەب بەکارهێناون. لێرەوە فێری کردوین چوونە سەر ئاو تەوالێت و ئەوانە نابێت ڕاستە و خۆ ئاماژەیان پێ بکرێ، بڵێ لەو شوێنەوە بم کە ئەوەی لێ دەکرێت. تۆ وەکو موسڵمان دەبێت ئەدەبی قسەکردنت هەبێ. یان کاتێک کە ژن و پیا و ئەو لامەستم النیساء بۆ بەکارهێنەوە، کاتێک کە پیاوێک لەگەڵ خێزانەکەی خۆیدا کۆ دەبێتەوە، نابێ بابەتەکە باز بکرێت ئەو ژن و مێردە چیان کردووە، لەشیان گران بوو ئاویش دەست ناکەوێ. یان ئاو هەیە، ئاوەکە هەیە بەڵام ئەوەندە ساردا، وەرزی سەختی زستانی سەرمایەکی چلەی زستانەوەکو ئێستا کارە باش نییە، بەیانی هەستی لەوە ئاوەکە نیمچە سەهۆڵێکە یان سەهۆڵاوێکە و غازی ئەوە وەکو پێویستن نییە یان کاتن نییە، هەتا ئاوەکە گەرم دەبێ. لەم حاڵەتەدا ئاو هەیە بەڵام بە حکمی ئەوەی کە زۆر ساردە وەکو نەبوونی وایە، ئامێری گەرمکردنی ئاویشن نییە، کەواتە ئاوەکە وەکو نەبێ وایە. یان لە هاویندا بووی ئاو هەبوو بەڵام لەبەر خۆر ئەوەندە گەرم بوو نەدەتوانی دەستکەیە ئاوەکە لەبەر گەرمی بەکارت بێنە، تووشی نەخۆشی لەوەستێ پێستی بکردایە. ئەمە ئەوە هەر چەند هەیە لە هاوینە گەرمیەکەی لە ڕاددە بە دەرگەرم بۆ باش نییە، نەدەستنوێژی بگری پێ بگری نەخۆی پێ بشۆی، ئەوە لە حکمی نەبوونیدایە. لەم 4 حاڵەتەدا ئەو لامەستم النیساء، ئەو کەسەش دەگرێتەوە کە گەنجێکە هاوسەری نییە یان هاوسەری هەیە و لە لای هاوسەرەکەی دوورە، لە شەوە لەشگرانی بەسەرادێ، کاتێککە خەبەر بۆتەوە حاڵەتی ئیحتیلام بوونی هەیە، ئاوەکە نییە یان هەیە بەڵام ئەم لە ماڵێکا میوانە، لەوە چێ جەنابەت ئەوە لێ بەسەر هاتبێ، لە ماڵێکا میوانی بەیانی بڵێ هەستم دەچم خۆم دەشۆم، لەوە چ جوان نەکەوێ یان لە ڕوود نەیە یان ماڵەکە ئەوەندە نزیک نیە لێتەوە هاوڕێیەکدا باتەنەت براشت بێ، باسی لە خۆشتن بەو بەیانی زۆ بۆ نوێژی بەیانی لە ڕوود نایە، لەو کاتەدا تەیەموم دەکەی. ئێستا با بزانین تەیەموم چییە؟ چۆنی دەکەین؟ بەڕێزان ئەو پەڕی ئاسانە. تەیەمومکردن ئاوا بەم شێوەیە، فەتەیەمەموا صەعیدەن طەیبە. ئەو کەسەی کە ئەم 4 حاڵەتەی هەبوو، نەخۆش بوو بەهۆی نەخۆشیەوە نەیدەتوانی ئاو بەکاربێت، یان لە سەفەردا بوو، لە سەفەرەکەدا ئەو ئاوەی کە پێی بوو لە سەفەرە، جەنابەت چوویە گەشت و گوزارێک
کوێ شاخ و داخێک بە پێ ڕۆیشتووی بۆ شوێنێک ئاوت پێ بوو بەڵام ئاوەکە بەشی خواردنەوەی دەکرد تۆ نابێت دەستنوێژی پێ بگری دوایتر تینوت ببێ و لە تینوانە بە هیلاکا بچی پێویستیت بە چێژ لێنان بوو دەبەیەک ئاوت پێ بوو بۆ خۆراک ئامادەکردن بەکارت دێنە ئەمە وەکو نەبوو وایە تەنانەت ئاژەڵێکت پێ بوو سەگێکت پێ بوو پشیلەیەکت پێ بوو مەڕێکت لەگەڵا بوو پێ بوو ئەبووە ئەم بێزمانە شتێر ئاوکەی ئاوەکە نابێت دەستنوێژی پێ هەڵگیری ئەوێ بۆ ئەوانی بەکاربێنی خۆت تەیەموم بکە ئەو کەسە شکاوە دەستنوێژی شکاوە لە تەوالێت هاتۆتە دەرەوە بۆ نوێژەکەی دەبێ هەستێ دەستنوێژ تازەکاتەوە ئەو کەسەش کە لەگەڵ هاوسەریدا جوود بووە یان لەشگرانی لە کاتی خەوا بەسەرا هاتووە خوا دەفەرمێ فەتەیەمەموا صەعیدەن طەیبەن ئاوت دەست نەکەوت یان ئەو هەبوو لەبەر نەخۆشی لەبەر سەرما لەبەر پێداویستیەکانی خواردنەوە و چێژنێنان نەتدەتوانی بەکاری بێنی پێی زەرور بووی چی بکە فەتەیەمەموا صەعیدەن طەیبە ڕووی خاکە کە بە شەرتێک پاک و پخت بێ پیسی دێوە دیار نەبێش پیسی زایر و دیار تۆ بەوە تەیەموم بکە جا ئەو کاتە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەوانەی مەذهب شافعین بەلایەنەوە وایە پێویستە شوێنێک بێت تۆزێکی پێوە بێ خۆڵێکی پێوە بێ بەڵام زاهیری ئاەتەکە زۆر ڕوونە فەتەیەمەموا صەعیدەن ڕووی خاک بە شەرتێک پاک بێ بەڵام جاری وایە بەڕێزان کەسانێک هەبووە لەناو بەفرە ژیریان خواردووە یا بەفرەکە تۆ هەتا لای دەی لە شوێن هەبووە نیو مەتر بەفری تێدایە ژێر بەفرەکەش 3 مەتری شەڵقەنی هەر ئاوەکە 2 مەتر چۆتە خوارەوە یە خۆڵت لەکوێ دەست دەکەوێت ڕووی ئەو شوێنە ڕووی زەوی سەر بەفرەکەیە دەست بە بەفرەکەدا دەدەی ئەوە تەیەموم بەوە دەکرێت شوێنی وا هەیە خۆڵ نییە هەر لمە سوورەیەکە لە بیابانێکە گرنگەوەیە لمەکە هەبێ شوێنی وا هەیە بەڕێزان بەهارێکە تۆ لە بەهارێکی دەشت و دەرا چوویتە شوێنێک و بایی دەستنوێژت ئەو دەست ناکەوێت دەستنوێژی پێ بگری حتا تۆ دەڕوانی خۆڵ نییە هەمووی سەوزاییە بژ و جیاکە هەرچەند ئاونگی پێوەیە ئەوە سەعیدی طەیبە ئەوەیە کە قورئان باسی کردووە یان لەسەر شوێنەکەی شاخە هەر شاخ و زیخ و بەردە خۆڵی پێوە نییە ئالەم کاتەدا دەست بە شاخەکە بە تاشە بەردەکە بە زیخ و چەوەکەدا دەدەی ئەگە خۆڵی شەبێ شوێنەکە خۆڵی پێبێ ئەو زۆر باشترە کەواتە ڕووی خاک لەو شوێن و ژینگەی کە تۆ تێیدای خوا دەفەرمێت چی بکە ئایا بچی خۆل لە خۆڵەکە وەردەی خۆڵ بە دم و چاوتا بکەین نا فەمسەحوا بوجوهکم و ئەیدیکم دەست یەکجار بە زەویەکە بچێشە جا ئەو زەوی ئەگەر جەنابەت ماڵەکەی خۆت دیواری ماڵەکەت هەموو دیواری ماڵەکانتان بۆ تەیەموم دروستە هەموو ماڵێک قەنەفەکەت فەرشەکەت بەرماڵی نوێژەکەت هەموو ماڵەکەت ئەمە هەمووی بۆ تەیەموم دەشێ دەستی پێدەچێشی نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ناڵی نێتمە تەیەموم دەکەم ناڵی نێتمە بێدەستنوێژی لەسەر خۆم لا دەبم نا بەو شێوەیە نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ئەوە لە دڵتا بێت دەست بە زەویەکە دەچێشی خوا دەفەرمێت دەست بە دم و چاوتا بێنە یەکجار دەست بە دەستەکانتا بێنە و ئەیدیەکم لەگەڵ دەستەکانتان قورئان تا ئێرێ باس کردووە لە باسی دەستنوێژدا دەفەرمێت ئیلە المەرافیقی تا ئانیشتان بەڵام لە مەسەبی ئیمام شافعی و زانانی تردا دەفەرمون چاک وایە دەست دەبێنی هەتا ئانیشکرد هەندێک دەڵێن تا بنهەنگڵت بەڵام ئەوەی کە قورئان باسی کردو ئەسەحە تا ئێرێ بەڕێزان و ئەیدیەکم دەستان دەستیشت ئاوا لێ دەکەی دەستیشت ئاوا لێ دەکەی ئەگەر کەسێکیش بە مەسەبی ئیمامی شافعی تا ئانیشکی بکە باشتریش ئەلەم حاڵەتانەدا ئەوەندەیە مەسحی سەرن ناکەی قاچن ناکەی هیچ نییە بەس جارێک دەست بە عەرزەکە دەچێشی بە دیوارەکە بە قەنەفەکە بە بەتانێکە بە دۆشەکەکە بە فەرشی ماڵەکەت ئاوا بەو شێوەیە دەست بە دم و چاوتا دێنی نێتمە نوێژ دەخۆم حەڵاڵ دەکەم ئەم دوو دەستت بەو شێوەیە تەواو دەڕۆی نوێژەکەت دەکەی ئەگەر تا لە حەدیثە هاتووە تا 10 ساڵ ئاوت دەست نەکەوت دەتوانی هەموو جارێ ئاوە تەیەموم بۆ نوێژەکانت بکەی لەشت گرانە یەکجار تەیەموم دەکەی بۆ دەست نوێژەکەت و بۆ خۆشتنەکەت بەڵام کە ئاوی گەرمت دەستکەوت کە ئاوی پاک و پوختت دەستکەوت کە حەمامی گونجاوت دەستکەوت ئەو کاتەگە لەش گرانی لەسەر بۆ پێویستە خۆت بشۆی نابێت بڵێ هەتازە تەیەموم کردووە کە ئاو پەیدا بوو تەیەموم بەتاڵ دەبێتەوە کە دەستنوێژت ئاوت دەستکەوت بۆ دەستنوێژ نوێژی نیۆڕەت بە تەیەموم کردووە بەڵام 10 دقە چارێکێکی ماوە بۆ نوێژی عەسر و گەیشتی ئاوێک ئاوی گەرم پەیدا بوو کارەبا هاتەوە بۆی لەرەکەت گەرم بوو ئالە حاڵەتادا مادام ئاو پەیدا بوو ئەبێت دەستنوێژەکەت بە ئاو بگری و نوێژەکەت بکەیتەوە
ئەمە بەم شێوەیە زۆر بابەتێکی ئاسانە و خی گەورە لە دوو شوێنی قورئاندا لەبەر گرنگیەکەی لەبەر پێویستەکەی باسی کردووە.